زیندوو ڕاگررتنی سونەتی قوربانی. ئەگەر سەردانی هەر بازار و فرۆشیارێک بکەیت ڕاستەوخۆ باشترین بەرهەمت پێشکەش دەکەن و دەڵێن جۆرەکەی ئێمە باشترینە، بەڵام ئێستا لە مەیدانی ئاژەڵ فرۆشانی سلێمانی دۆخەکە تەواو پێچەوانە بۆتەوە. بە شێوەیەک جانباسەکان دەڵێن باشترین و چاکترین ئاژەڵمان نەماوە و هەموو باشەکان لە یەکەم و دووەم ڕۆژی جەژنی قوربان لەلایەن ئەوانەی قوربانیان کردووە کردراون. وڵی سپاس بۆخوا میلەت ئێمە بە عامیلەتێکی مسلمانە، سپاس بۆ پەروەردگار. ئەسێ من وەکو شخصی خۆم قسە ئەکەم، سپاس بۆ خۆی، ینی ڕێژەیەکی زۆرم پێ بۆ 12 سەرم پێماوە لە خوای گەورە بەزیاوی، یعنی ئەوەشی کە ماوە لەم سێم ڕۆژ و چوارم ڕۆژە شتێکی دەرەجەیەک نەماوە، شتێکی وەسەد ماوە. ئەینا یەکەم و دووەمی ینی بگەڕێمە یانەیە مەگەڕە پەرژینەکان بێ جوانەکەیەکە دەست ناکەوێت. نییە ماشەڵڵە هەمی سەر بڕاو هەمی فرۆشاوە لەخوا بەزیابێ، سپاس بەخوا، یعنی ڕێژەی قوربانیکردن زۆر زۆرە لەخوا بەزیابێ. ئیمساڵەکە بەڵێ کیلۆی 2000 لە پار زیاد، بەڵام لەخوا بەزیابێ ینی بازارێکی زۆر عەجایب بووە. لەخوا بەزیابە دەوری 300 سەرمان پێ بە 12 سەرمان پێماوە، یانی نەگێمە سەدەهای وەکو ئێمە هەبووە. لەخوا بەزیابێ زۆر بازار چاکە. مەیدانی کاتی ئاژەڵ فرۆشانە لە گەڕەکی کازیوەی شاری سلێمانی جممەی دێت لە کڕیار، بەڵام خاڵیە لە ئاژەڵی گەورە و بچووک کە کێشیان قورس بێت، چونکە وەک ئاژەڵدارەکان دەڵێن تەواوی ئاژەڵە باشەکان لە سەرەتای جەژندا فرۆشراون و کراون بە قوربانی. شکل لەخوا بەزیابێ، خەڵک زۆر هەوڵی قوربانی زۆر داوە، قوربانی زۆرش کراوە، عەشا زۆر کەم بۆتەوە. نەوبانەکەمان پێ بوو، نەوبانەکە نەماوە تەواو بووە. باشەکە بوو ڕۆیوە. بەڵێ ئەرەوەڵا لەخوا بەزیابێ ئەرەوەڵا. ئەوەش مەڕک چاکەی ڕۆیوە، ئەوەی شەکەکەیەدی شەک و بەرانەکەیدی ئەوەی ماوەتەوە، ئەوەی چاک بێ ڕۆیوە. تەنیا لە ڕۆژی یەکەمی جەژنی قوربانی پیرۆزدا 400 سەر ئاژەڵی بچووک لە کوشتارگەی نوێی سلێمانی سەربەردراون، جگە لە 45 سەر ئاژەڵی دیکەی گەورە. هاوشان لەگەڵ ئەم ئامارە هەزاران سەربڕینی دیکە لە ماڵەکان و لەلایەن هاوڵاتیانەوە ئەنجام دراون و تا ماوەیەکی دوای جەژنیش سەرسفرەی هەژاران بێ گۆشت نابێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.